دۆخی عێراق لە خراپەوە بۆ خراپتر بە تایبەتیش لە دوای بڵاوبوونەوەی تۆمارە دەنجەکانی مالیکی کە بە تەواوی گۆمەکەی شڵەقاند و کە ئێستا هیچێکە لە سەرکردە سیاسیەکانی عێراق هیچیان بڕوایان بە هیچیان نەماوە. دۆخی عێراق بەرەوچۆ حکوومەت پێک دێ یان نا، ئەی مالیکی ئایا بە تەواوی لە ناو گۆڕەپانی سیاسی دەکشێتەوە یان نا؟ ئەمانە و کۆمەڵی پرسیاری تر لەگەڵ میوانەکەمان دەوروژێنین. میوانەکەشمان زۆر بەڕێز هادی جۆڵەمەرعی سەرۆکی سەنتەری بڕیارە سیاسیەکان بۆ لێکۆڵینەوە ڕاستەخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز هادی شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با بەڕاشکاوانە ئەم پرسیارە لە ئێوە بکەم، دوای بڵاوبوونەوەی تۆمارە دەنجیەکەی مالیکی ئایا چوارچەوەی هەماهەنگیش هەڵنەوەشاوە؟ نعم شكرا جزيلا. اولا زۆر سپاس سەرەتا سەرخۆشی لەگەلی عێراق و لە خۆمان و لەگەلی کوردستان دەکەین بۆ لاگەنجامی کاریگەری ئەو گۆردمانی تووشەکە ژمارەی قوربانی لێکەوە لە شارۆچکەی زاخۆ لە ناوچەی بەرواری و گوندی پەرخ. خوازیارین کە برینداران بەزووی چاک ببنەوە لە ڕاستیدا ئەم تۆمارە دەنجیانە بەشێکە لە تەنگژێ عێراقی کە کەڵەکە بووە ئێستا نوێ بۆتەوە بە شێوەیەکی ڕۆژانە کە ئێمە ڕۆژانە ڕوبەڕووی ئەم جۆرە کێشانە دەبینەوە کە دەبینین گۆڕانکاری نوێ لە تەنگژەی سیاسی عێراق دێتە ئاراوە. پێمان وایە کە بە گوێرەی زاریەکان کە ڕەنگە تۆماری دەنجی دیکەش هەبێت بۆ کەسانی دیکەی سیاسی عێراقی نەک تەنها مالیکی، هەمان کاتدا باس لە ئاماژە بە پرۆسی سیاسی لە عێراقدا دەکات لەلایەن تەواوی لایەنە سیاسەت چالاکەکان لە دەوڵەتی عێراقیدا. چوارچەوەی هەماهەنگی دوای تۆمارە دەنجیەکان، دوای بڵاوکردنەوەی تۆمارە دەنجیەکان ئەوەی کە چەند بەشێکی لێ بڵاوکاتە پێیان وایەکەوە ئێستا دەیەوێت ئەم سەدمەیە چارەسەر بکات. ئەمڕۆ ئامری قسەی کردووە کە داوای لە بەڕێزەی سەدر کردووە کەوە زۆر گرنگی بەم تۆمارە دەنجیانە نەدات، بەڵکو پشتگوێن بخات بۆ ئەوەی کەوە کێشەکان چارەسەر بکن لە ڕێگەی دانوستانەوە، چونکە ئێستا لە نێوان لایەنە سیاسیەکان لە بەغدا و لە هەولێردا دانوستان و گفتوگۆ هەیە بۆ گەیشتن بە لێکتێگەیشتن سەبارەت بە پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی داهاتووی عێراق و هەڵبژاردننی سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق و سەرۆک کۆماری داهاتوو لە هەمان کاتدا. بۆیە پێمان وایەکەوە ئەم کێشانە ڕەنگە ئێمە لەسەری ڕاهاتوون بۆ سروشتی تەنگژە سیاسەکە و دۆخی عێراقا بۆ ئەوەی کەوە ئەم دۆخە تێپەڕێندرێت و لە هەمان کاتدا ئەو تۆمارانێک تەنجانەیەکەوە سیاسەکانی دیکەش بە ئامانز دەکە. بەمانایشی دیکە من پێم وایەکەوە دەکرێت ئێمە ئەم کێشەیەش تێپەڕێنی لەلایەن چوارچەوەی هەماهەنگی. زۆر باشە. بەڵام بەڕێز هادی مالیکی لە تۆمارە دەنجەکەی حەشدی شعبی بە ترسنۆک ناو دەبات و دەڵێت کۆپی پاسدارانی ئێرانە. خوێندنەوەتان بۆ قسانە چییە؟ بێگومان بە دڵنیاییەوە تاوکو ئەم ساتە ئاماژەی گرنگ نین، ئاماژەی ڕاست و ڕاست نین کەەوە ئایا ئەم تۆمارانە مالیکیە ئێمە نازانین بەڕاستی پشتڕاستی بکەینەوە، چونکە ئەمە دادگالێک کەڵینەوەی دەکا دادگالێک کەڵینەوە لە تۆمارە دەنجەکان دەکا با بزانین ئایا تا چەند ڕاستە ئەو تۆمارە دەنجێنەی کە بڵاوبوونەوەتەوە. بۆیە چونکە ئەمە ڕەنگە جۆرێک لە تۆمەت بێت، تۆمەت بەخشینەوە بێت، لێپرسینەوەی یاسایی لێ بەدوادا بێت. بۆیە تەنگژەی سیاسی لە عێراقدا ئەو دەستوەردانانەی سروشتی کێشەکان کە هەن بەڕاستی بۆ چوونی جیاوازی دروست کردووە لە نێوەلایەنە سیاسیەکاندا. لە هەمان کاتدا ڕەنگە بۆچی ئەم تۆمارە دەنجیانە لەم ساتەدا بڵاو دەکرێنەوە، یاخۆت ئایا بۆچی بم شێوەیە ڕنگدانەوەی کارەدانەوەی لەسەر دروست دەبێت بە جۆرەی شارەزایی خۆمان ئامادەجی ئێمە لە پرۆسی سیاسی و لە ڕاگەاندن لە دوای ساڵی 2023 ئێمە پێمان وایەکەوە ئەم تۆمارە دەنجیانەوە ئەو مشتومڕەی کە ڕوویدا لە زۆرێک لە چێشتخانە سیاسیەکان و لە ژوورە سیاسیەکان و لە کۆبوونەوەکاندا گفتوگۆی لەم بابەتەوە دەکرێت، تەنانەت لە پەیوەندیەکانیش ئەمە لەسەر مالیکی و غێری مالیکیش قۆرەخ نکراوە. بەڵام ئەوەی کە گرنگە ئەمە ئاماژەیە بۆچی بۆ بوونی جیاوازی لە نێوان دیدگاکاندا لە هەمان کاتدا دیدگا سیاسیەکان کە جیاوازیان هەیە. پێمان وایەکەوە بەگشتی ئەمە گزارش لەسەر دۆخی ناکۆشی عێراق دەکات کە زۆر جیاوازن یەکتری.
زۆر باشە بەڕێز هادی ئێمە سوپاسە دەکەین بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتمان هەرۆم و دەنا پرسیار زۆر بوو بەڕێز هادی جۆڵەمەرعی سەرۆکی سنتەری بڕیارە سیاسەکان بۆ لێکۆڵینەوە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵ ما بووی سوپاس بۆ بەشداریکردنتان شەوتان باش.